بینیمان کە هێشتا تەپ و تۆزەکەی سزنەکەی پێوە بوو هاتە دەرێ ڕێکەوت لەگەڵیا چی هەیە بگرەکەی خۆی سەجانەکەی خۆی بچێ بۆ شێوە سەریع لەگەڵا ڕێ بکەوێت لە دنیادا نوێنی وامان هەیە لە ئەوروپا لە ئەلبانیا لە زۆر شوێنی دیکە کۆمەڵی حیزب کۆ بنەوانێت دژی حکومڕان حکوومەتی حکومڕان ئەوەی حیزبی کە حکومڕانەکەی بەدەستەوەیە گەلە کۆمەکی لێ دەکەن ئەو گەلە کۆمەکیە لە قۆناغی یەکەما وا دەردەکەوێت کە یەکگرتوون بەڵام لە قۆناغی دووەما لە دووەم هەنگاوە پەرتوپەنارن لەبەرەوەی کە هیچ شتێبێکیانەوە نابەستێتەوە دژاتیکردنی حیزبی دەسەڵاتدار نەبێ ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە زۆرینە نین چونکە زۆرینە بە ژمارەی بڵێن حیزبەکان نییە ئەگەر تۆ 2 ملیۆن دەنگ دەرێتەبێ 9 ملیۆنی دەنگی بە 20 حیزبیش دابێ ملیۆن و نیوەکی دیکە دەنگی بە یەک حیزب دابێ ئەوە زۆرینەکەی لێرەدا ئەوەیە بە ژمارەی کورسیش و بە ژمارەی دەنگدەنیش کە گەل صاحبی سیادی ڕسمی ئەسلێ دەبێت بە چاومالۆ بێ نەک چاومان لە حیزبەکان بێ و ئەمە قانونێکە و قاعیدەیەکە لە سیستمی دیموکراسیا جێبەجێ دەکرێت هەمووشیان ڕێکەون دژی پارتی دیموکراتی کوردستان کەواژ نییە هەمویان ڕێکەوتون لەسەرەوەی کە بخۆیان دەستکەوتی تەسکی حیزبی و خێزانی و بنەماڵەییان هەبێ وەڕێکەوتنەکەش کەفی سەر ئاوە بۆ خۆیان ئەلانیان کردووە کە لە حکوومەتتا بەشدار نابن لەبەرەوەی دەچن بە دەردەکەی گۆڕانە خۆیان بینیان کە گۆڕان یەک کورسی مایەوە لە 25ەوە چونکە وتیان خەڵکەکە کە ئێمە دەنگمان بە تۆدا لەبەری دژی دەسەڵات بووی کە بووی بە دەسەڵات لە دەسەڵات خراپتر بووی بە نیسبەت نەزەری ئەوانەوە بۆیە ئەو حیزبانە خۆیان نادەن لە قەرەی ئەوە و ناچنە ناو حکوومەتەوانە خۆیان ئەعلانیان کرد کە نابنە بەشێک لە حکوومەت با بژلێن لەسەر تەلەڤیزیۆنەکان و یەکەم جاری دەرچوونەکە ئەوە ئیتفاقێکە لە ناو سزنەکان لەبەر ئازادبوونەکەی کراوە کورسەکانی نەوەی نوێ درا بە ئازادبوونی سەرۆکی نەوەی نوێ بۆیە مەسلەیەوە مەسلەیەکی وازەح بوو بە هاشتاکێک هەموو مەکتەبی سیاسی و هەموو هەیە ئیداری هەردوو حیزبەکە سفر کرایوانێ لە 5 دقەیە دوو حیزب دەمز بوو ئەگەر تۆ ئەمە لەناو سزناوە بەبێ ئیرادەیی کردنی ئەو سیستەمە سیاسیی ناوی بە دیموکراتی کە لە سلەیمانی هەیە نەبێت چیترە هەموو کەسێک بینیمان کە هێشتا تەپ و تۆزەکەی سزنەکەی پێوە بوو هاتە دەرێ ڕێکەوت لەگەڵیا چی هەیە بگرەکەی خۆی سەجانەکەی خۆی بچێ بۆ شێوە سەریع لەگەڵا ڕێ بکەوێت یعنی هێشتا پێوەی دیار بوو کە لە سزنە ئێستا هاتوۆتە دەرێ یەکسەر ڕێکەوتووە لە سەجانەکەی لەگەڵ سەجانەکەی خۆیان هەر کەسێک زانێت تەفسیرەکەی ئەوە بریتێ لە ژێر زەخت و فشارا بووە